شاکارە مەزنەکە لە هەولێری پایتەخت دەکرێتەوە. ئەکسسوار دیزاین. بۆ ڕێکلامکردن لە کوردستان 24 پەیوەندی بکەن بە کۆمپانیای ئۆری میدیا. ئەم کاتتان باش بەڕێزان، من ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. وەک دەزانین دۆخی سیاسی عێراق بەرەو ئاڵۆزی زیاتر دەچێت. لەسەر ئاستی شەقام خۆپشاندانەکان بەردەوامە و لە پەیامی سەرکردە سیاسیەکانیشدا بە هەمان شێوە ململانەیەکی توند هەیە. لە وەڵامی نووری مالکیدا کەوتبووی پەرلەمان هەڵناوەشێتەوە دەبێت کۆ ببێتەوە و لەوێوە بڕیار وەردەگرین. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر دەڵێ نەخێر هەڵوەشانەوەی پەرلەمان پێویستی بە دانیشتن نییە، وەک ئەوەی هەندێک باسی دەکەن. دەشڵێ هەریەک لەو فراکسیۆنانەی پەیوەستن بە پشکێنەوە و بەردەوامن لەسەر گەندەڵی و گوێ بە داخوازی گەل نادەن بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەران. هەر بۆیە ڕووی پەیام ئاراستی لایەنە دادوەریە تایبەتمەندەکان دەکەم، بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری و هیوادارم ئەو ڕێڕەوە ڕاست بکاتەوە، بە تایبەتی دوای ئەوەی مۆڵەتی دەستوری کۆتایی هاتووە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و ڕاستپاردنی سەرۆک وەزیران بۆ پێکێنانی حکوومەتی پشکێنە. لەم پەیامەیدا سەدر کاتیش دیاری دەکات و دەڵێت دەبێت لە ماوەیەک کە لە کۆتایی هەفتەی داهات و تێپەڕ نەکات پەرلەمان هەڵبۆشێتەوە و داواژ لە سەرۆک کۆماری عێراق بکرێت وادەی هەڵبژاردننی پێشوەختەی مەرجدار دەستنیشان بکات کە ئێمە دواتر مەرجەکان ڕدەگەێنین. ئەمە سەدر وا دەڵێت. لەسەر ئاستی شەقامیش سەید ئیبراهیم جابری کە نوێنەری موقتەدا سەدرە لە نێو خۆپشاندانەکانی بەغداوە پەیامی هەبوو، وتی بەردەوام دەبین لە خۆپشاندان تا ئەو کاتەی پەرلەمان هەڵنەوەشێتەوە و هەڵبژاردننی پێشوەختە نەکرێت خۆپشاندانەکان کۆتاییان نایەت. دڵنیابن بە پاڵپشتی ئەم جەماوەرەش داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. شرۆڤی زیاتری دۆخی عێراق دەکەین بە میوانداری بەڕێز دۆگلاس سلمان باڵێزی پێشووی ئەمریکا لە عێراق کە بەڕێزیان لە ڕێی سکایپەوە لە واشنگتنەوە لەگەڵمان ئامادەیە. بەڕێز دۆگلاس سڵاوتان لەبێ، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بەوە دەست پێکە مەگەر خوێندنەوەیەکی خێرا بۆ دۆخی سیاسی عێراق بکەین، ئێوە چی دەڵێن؟ سەرەتا زۆر سپاس بۆ داواتکردنم لە کوردستان 24 و سڵاوی تایبەتم بۆ ئێوە و بۆ بینەرانی کوردستان 24. بەڕاستی من بارودۆخی سیاسی عێراق تا ئەندازێکی زۆر بە ئاڵۆز دەبینم. بە تایبەتی من بۆ خۆم وەکو ئەزمونێکی تایبەتی خۆم چەندین ساڵ لەوێ کارم کردووە. ئێمە کارمان کردووە لەوەی کە وا دامەزراوە سیاسەکانی عێراق بەهێز بێ لە ڕابردوودا. ئەوەی لە چەند هەفتەی ڕابردوودا دەیبینین بە تایبەتی لەگەڵ دەستپێکردنی با بڵێن دەستەکات کێشانەوەی ئەندامانی پەرلەمانی سەربەڕەوتی سەدر کە بۆ خۆی خاڵێکی گەورە بوو لەوەی کەوا بۆوە مای لاوازکردنی دامەزراوە سیاسەکان و ئاڵۆزبوونی بارودۆخەکە. ئەوەی کە ئێستا دەبینین بارودۆخێکی تەواو ئاڵۆزە کەوا پێویستی دەکات کە بەلایەنی کەمەوە هەموو لایەنە سەرەکی و پێک هاتە سەرەکیەکان وەکو کوردستان وەکو لایەنەکانی دیکە لە بەشدار بن تەمەشای ئەو بەهانە بکەن کەوا ئێستاکە لەژێر مەترسیدایە. واتە ئەمە ئێستا چرکە ساتێک نییە کە واتایدا ئێمە بچین ململانەی سیاسی بکەین، بەڵکو دەبێ هەموو لایەنەکان بەیەکەوە هەوڵ بدەن بگەن بە دوای چارەسەرێک کەوا بارودۆخی عێراق سەقامگیر دەکاتەوە. ئەمەش بۆ پێناوی دروستکردنی حکوومەتەکە بتوانێت ئەم وەزع لە قۆناغێک و بەرە بە قۆناغێکی دیکە و خزمەتگوزارەکان دووبارە دەست پێ بکەنەوە و کۆمەڵێک هەنگاوی باش بەهاوێژێت و عێراق لەم بارودۆخە تاریکە دەرباز بکات. زۆر باشە باسی کوردستانت کرد، دواتر پرسیاری تایبەتم هەیە لەسەر کوردستان دەبێت چۆن مامەڵە لەگەڵەوە دۆخە بکات. بەڵام بەپێی ئەو ئەزمونەی کە بەڕێزت باسیەکەی لە عێراق هەتانە و بەپێی بەڕەچاوکردنی مێژووی پڕ ناکۆکی و ململانیە سیاسی و مەسەبیەکان لە عێراقدا، ئایا پێشبینیەکەن عێراق بەرەو کوێ هەنگاو بنێ؟ ئایا بەرەو شەڕی ناوخۆ هەنگاو دەنێت یاخود نەخێر؟
من پێم وایە کەوا ئەمە ناتوانین بڵین جەنگێکی ناوخۆی بەڵکو ئەتوانین بڵین کەوا ئەو پێکاتە جیاوازانی کەوا لە عێراقان پێکاتە جیاوازەکان ئاینە جیاوازەکان ئەتوانن بەیەکەوە کار بکەن بۆ ئەوی بتوان جیاوازەکان وەلاوە بنێن و بتوانن بگەن بە گوتارێکی یەکگرتووی ئەم ئەگە باوەڕێن بە دامەزراوە سیاسەکان هەبێت ئەبێ ئەمە ئەنجام بدەن بۆ نمونە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان کەوا مامەڵە لەگەڵ بەغدا بکات بەردەوام بێت لە پەیوەندیەکانی هەوڵدا هەماهەنگی زیاتر بکات و لەگەڵانە سیاسەکانی جیاواز مامەڵە بکات تاوەکو پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر بێت ئەمە لەلایەکی دیکەوە هەندێک کێشەی گەورە هەیە کە ئێستاکە لە نێوان هەرێم و بەغدا هەیە یەکگرتووی گوتاری کوردستان دەبێتە مای بەهێزکردنی پێگەی کوردستان لە بەغدا و ئەتوانن بیکەنە دەواازەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکان کە هیانە ئەمە هەرمان شێوە دروستە بۆ شیعەکان لە ناو ماڵی خۆیانە پێویستە ئەمانش بەیەکەوە ئەم لە نێوان سەدر و مالیکی بە تایبەتی ئەم جیاوازیانە بەلاوە بنێن بە تایبەتی لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیە ئەبێت بگەن بە چارەسەرێک ئەگیرنا عێراق زیاتر بەرەو ناسەقامگیری دەڕوات لەمڕۆوە گرینگە کەوا ئێستاکە هەمووان بێن بە تایبەتی لایانی خۆپشاندەران و لایانی دیکەش بگەن بەسەر گوتارێکی یەکگرتو و چارەسەرێک بدۆزنەوە بە تایبەتی ئمە بینیمانە 2019 کە خۆپشاندەران کراوە و لە دوێنێ ئەنجامی خۆپشاندانەوە حکومەتێکی تازە هاتە پێشەوە ئەتوانین بڵێن ناو سونە شاتۆزێک ئەم دابشکاری هەیە بۆیە ئێستاکە چکە ساتێکە کە پێویستە کەوا هەمووان بەیەکەوە بتوانن جیاوازەکان وەلاوە بنێن و وەکو بەڕێز سەرۆکی هەرێم نێچیڤان بارزانیش داوای کردووە پێویستە دیالۆگی نیشتیمانی ئەنجام بدرێت ئەمە هەنگاوێکی جاگرنگە و ئەبێ ئەنجام بدرێت تاوەکو لایەنەکان بتوان گفتوگۆ بکەن هەموو پێکاتە جیاوازەکان ئەبێ لایەنە سیاسەکان گەورە کاگێچیڤان ڕابگرن بۆ ئەوەی کەوا بتوان بەیەکەوە کار بکەن بەڵێ باسی ئەوەت کرد کە ئەم هەڵبژاردنەی کە ڕابرد ئەمە لە ڕێی خۆپشاندانەوە بوو ئێستا جارێکی دیکەش هەر لە ڕێی خۆپشاندانەوە دەیانەوێ هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە بێتە ئاراوە گەرنتی چییە بۆی بە دەردی ئەم هەڵبژاردنەی دیکە نەڕوات بەڵێ بەڵ هیچ گەرنتیەک نییە لەوەی کەوا ئەمەی ڕوو ئەدات لە ئێستاە هەمان ئەوکو ئەوی شێوە نەبێت بەڵام ئەتوانین بڵێن هەڵبژاردننی 2021 زۆر جەوهری و گرنگ بوو و لە هەڵبژاردنەکانی پێشتر جیاوازتر بوو چکە من لە 2010 لە عێراق ئامادەگەیم هەبوو لە ڕاستیدا هەڵبژاردن بۆ خۆی لە ڕابردوودا پەرلەمانێکی دروست کرد لە جیاواز بوو کە زیاتر حزب سیاسەکانی ئێران تایدا براوە بوون لە ڕابردوودا و بە تایبەتی ئەو هێزانەی میلیشایی کە حەشد شعبین ئەوانە کۆنتڕۆڵەن هەبوو کە لە بەشدەوەندێنیان بوو بەڵام لەگەڵ گۆڕانکاریکردن لە یاساکە و ئەنجامدانی هەڵبژاردن لە 2021 دەبینی گروپێکی تازە هەسەرکەوتوو بوو کە ئەویش مقتەدا سەدر بوو کە ئەمانە زیاتر گروپێکی نیشتیمانین ئەمە سەرکەوتنێکی گەورە بوو بۆ ئەوەی کەوا سەدر بتوانێت باڵا دەست بێت لە پرۆسە سیاسەکەدا و هەروەها بووە مای لاوازکردنی چی لاوازکردنی ئەو لایەنانەی کەوا پاڵپشتی ئێرانەکەن و یاخود ئێران پاڵپشتیان دەکات بۆیە ئەتوان بڵم پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا چ پلانێک هەیە بۆ ئەوەی کەوا بتوانێت ئەم بارودۆخە ڕزگار بکات چکە ئێستاە هەنگاونان بۆ هەڵبژاردنێکی دیکە زەحمەتە چکە ئەبێ پەرلەمان خۆی هەڵبۆشێنێتەوە و تاوەکو حکوومەتێکش هەبێت بتوانێت ئەم هەڵبژاردنە ئەنجام بدێت و ئێستا ئەمە حکوومەتێک ئێستا هەیە ناتوانێت ئەمە ئەنجام بدات بۆیە ئەمە قورسە ئەنجام بدرێت لە ئێستادا بەڵکو ڕێوشێنە یاسایەکان شتێکی دیکە داواکەن زۆر باشە بۆیە سەدر بەڕێز دۆگلاس سەدر هۆشدارێکی توندی داوە دەبێت لە ماوەی هەفتەیەکدا کە کاتی دیاری کردووە ئەم پەرلەمانە هەڵبوەشێتەوانێ و تا ئێستا هیچ ئاماژەیەکیش نییە بۆی بە گفتوگۆ و دانوستانم کێشانەی عێراق چارەسەر بکرێت کەواتە ئەگەر ئەم پەیامە توندەی سەدر جێبەجێ نەکراوە کۆی کەمالێکی باسی دەکات دەڵێ بێ پەرلەمان کۆ ببێتەوە ئێمە بڕیار لە پەرلەمان وەردەگرین کەواتە دۆخی عێراق یاخود هەنگاوی داهاتوو عێراق بەرەو کوێ دەڕوات بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر زۆر گرنگە کە تۆ کردت و من وەڵامەکەم لا نییە بابڕەوە ڕاشکا بم لەگەڵتا بەڵام پێم وان نییە کە وا سەدر بە وردی بیرەوە کرد بێتەوە ڕێوشێنە دەستوریەکان چۆنە ئەو سەرەتا بڕایداوە بە داگیرکردنی پەرلەمان و تاوەکو ئێستاکەش لە بەردەم بەنای پەرلەمان ئامادەیان هەیە ناکرێت کە تۆ پەرلەمان لە ماوەی هەفتەیەکدا هەڵبۆشێتەوە ئەم دانانی مۆڵەتانە بۆ ماوەیەکی دیاریکراو بۆ خۆی ماوەیەکی عەقڵانیانە نین ئەو زۆر بەڕوونی ئەوێتی کەوا سیستەمێکی نوێ بێتە پێش
پێشەوە داواکات کەوا تا ئەندازەیەکی زۆر گۆڕانکاری بکرێت لە کۆمەڵێک جمگەی جەوهەری لە پرۆسەی سیاسی. بۆیە من ئەتوانم بڵێم جیاوازێکی زۆر هەیە لەوەی کەوا ئێستا سەدر داوایەکە لەگەڵ ئەوەی کە لە واقعی حاڵدا هەیە، بەڵام لە ئەوەی واقع ئەوەیە کە ڕەنگە پەرلەمان بتوانێت خۆڵ بژێتەوە هەڵبوەشێنێتەوە و بچێ بەرام بۆ هەڵبژاردێکی دیکە. بەڵام ئەمە ئەبێ حکوومەتێک هەبێت بۆی ئەمە ئەنجام بدات و ئەمەش دیارژ نییە کەەوە هەڵبژاردننی داهاتوو دەرئەنجامەکەی چۆنە بێت و ئایا سەدر بە هەمان شێو براوە دەبێت یاخود نا. بۆیە من دەڵێم کەوا ئەبێت ئەم بارودۆخە بەپەلە زۆر باشە. لە نێو قسەکانتە بەڕێز دۆگلاس دەستەواژەیەکت بەکارهێناوت ئەوەی کە هەیە داگیرکردنی پەرلەمانە، کەواتە ئەو پرسیارە لای من دروست بوو. گەورەترین دامەزراوی یاسادانان لە عێراق کە پەرلەمانە ئێستا پەکی کەوتووە، ئەمە چۆن لێک دەدەنەوە بەڕێستان؟ بەڵێ من ئەمەشی دەکەم وەکۆیکەوە کە ئەمە سەدر بێزارە لەوەی کە توانای نەبوو بتوانێت حکومت پێکەن یا ڕێگریان لێکرد لەوەی حکومەتێکی زۆری نیشتیمانی دروست بکە. من نازانم کە ئەو ئایا بەقوڵی بیری لەمە کردوێتەوە یاخود نا، بۆ ئاکاتی بڕیاری داکەوە دەستەکەشانەوە پێشش لە پەرلەمان کە ئایا بڕارێکی عەقلانی بۆ یاخود نا، چونکە پێم وانییە زۆر بە باشی بیری لەمە کرد بێتەوە. بەڵام ئەمە بارودۆخێکە ئیسەتیدیان کەوا مقتەدا سەدر هەنگاو داهاوێژێت و کاریگەری هەیە ئەو هەوڵەدا ڕێگەیە بدۆزێتەوە بۆ ئەوەی کەوا توانای سیاسی و نفوزی سیاسی خۆی بەکاربێنێت لە ناو شیعەکاندا لە بەغداد و لە باشووری عێراق بۆ ئەوی بتوانێت کەوا هەنگاوێکی دیکە باوێژێت، چونکە ئێستا کاتی بەدەستەوە نەماوە لە ناو پەرلەمان نەماوە. ئەو ئێستا لە بارودۆخێکدایە هەوڵەدات کە ئەو خەڵکانی کەوا تووڕە و نیگەرانن کۆیان بکاتەوە، شەقام بەکاربێنێت تاوەکو بتوانێت فشار بکات لەسەر لایەنەکانی دیکە. لەم ڕۆژەوە ئەو جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ئێراندا لەسەر ئەم پرسە. بۆیە من پێم وایە کە سەدر پێویستە پلانێکی واقعیتری هەبێت و ئەو کەسانشی کە لە دەوری سەدرن کەوا ڕاوێژی پێ دەکەن ئەوان لەسەر ئەو گریمانەیە کار دەکەن لەوەی کە ئەگەر بتوانن شەلل بە پەرلەمان بێنن ئەوە ئەتوانن کاریگەری دابنن لەسەر پرۆسەکە. بەڵام لایەنەکانی دیکە ئەمە قبول ناکەن، بە تایبەتی وەکو یەکێتیە پارتیە و لایەنەکانی دیکەیە ڕەنگە ئەمان بۆ چوونی جیاوازیان هەبێت، چونکە تاوەکو ئێستاکە ئەوان بڕان نەگەاندۆ کە لەگەڵ سەدران کە پێشتر لە هاوپەیمانەتی کابوون یاخود سونەکان. بەڵێ زۆر باشە. کەواتە لە نێو ئەو هەموو تەنکژە سیاسیە سەربازیە ئابوووریە پەرلەمانی کە ئاماژەی بۆوەکەی بەڕێستان، ڕۆڵی ئێستای ئەمریکا چییە لە عێراق؟ لە ڕاستیدا ئەمریکەکان ئێستاکە پێم وایە دەیانەوێت کەوا من ئێستا لەگەڵیان کار ناکەم، بەڵام بەپێی ئەزمموی من پێم وایە کەوا زۆر گرینگە ئەمریکا ئێستا بێتە سەرخەت گفتوگۆ لەگە هەموو لایەنەکاندا بکات لەگە حزبە سەرێکیەکان بکات بۆ ئەوەی بتوانن چارەسەرێکی ئاشتی بدۆزنەوە، ڕێگە چارێکی ئاشتیانە بدۆزنەوە. ئەمریکا ناخوازێت کەوا دەستوری عێراق پێشێل بکرێ، ئەمریکا حەز ناکات کەوا عێراقدا بەش بێت، ئەمریکا حەز ناکات عێراق ململانی ئاینی و تائیفی هەبێت یاخود بڕوا بەرەو جەنگی ناوخۆی. ئەمریکا حەز دەکات کەوا سیستەمێکی سیاسی سەقامگیر لە عێراقدا هەبێت کە تیایدا هەموو لایەنەکان بەشدار بن و بتوانن سەرکەوتوو بێت لەوەی کە حکومەتێک دروست بێت کە خزمەتی خەڵک بکات. بۆیە ئەمەش پێویستی بەوەی کەوا پێویستی بۆی ئەمریکا هەوڵێکی زیاتر بدا لەگەڵیانە و ئەبێ لە چوارچەوەی هاوپەیمانی نێودوڵەتیشدا ئەوان بێنە پێشەوە هاوکاریان بکەن. هەر لایەنێکش کە خوازیارە بەوەی کەوا بێتە پێشەوە دەبێت ئەمریکا دەستیان بگرێ و لەگەڵ سەدرەکانشە گفتوگۆ بکەن لەوەی کەوا حکومەتێک دروست بکرێ بە خێرایی تاوەکو لەم قەیرانە دەرباز بێت. و هەروە هەرێمی کوردستان لێ ڕۆڵێکی گرنگی هەیە، دەمێ بڵێم کە ئەوانش دەتوانن کاریگەرێکی گەورە دابنێن و تایبەتی ئێستاکە هەرێمی کوردستان کێشیان هەیە لەوەی کە چێ دەبێتە سەر کۆمەڵ و جیاوازی هەیە لە نێوان هەردوو پارتەکەدا لەوەی کەوا چێ کاندید بێ. تاوەکو ئێستاکە دەبینین لە عێراقدا ئێستا بارودۆخەکان ئالۆزن وەستاون و نە کوردەکان توانیوانە کەسێک دەستنیشان بکەن نا لایەنە شیعەکانش رازین بەوەی کە کەسێک هەبێ بەسەر گۆزیران. ئەمە هەمووی بارودۆخێکی دروست کردووە تەواو ئالۆزە ئەبێ ئەمانە هەمویان بێنە پێشەوە هەوڵ بدەن ڕۆڵی خۆیان بجێڕن، ئەمریکاش گفتوگۆیان لەگەڵا بکات، دەرفەتیان بۆ بڕەخسێنێت لەسەر مێزێکی گفتوگۆ کۆیان بکاتەوە تاوەکو بتوانن پاڵپشتی بکەن، ئەگەرنا عێراق بارودۆخی خۆی زۆر باشە. زۆر تاکید لە گرنگی هەرێمی کوردستانەکەیتەوە بەڕێز دۆگلاس، کەواتە ئەمریکا چۆن پارێزگاری لە دۆست و هاوپەیمانەکانی دەکات لەم هاوکێشە سیاسی عێراقدا؟ بە دیاریکراوی مەبەستم هەرێمی کوردستانە.
بەڵێ من دڵنیام لەوەی کەوا باڵوێزی نوێش کە لە ئێستا لە عێراق و سەردانی هەولێر و سلێمانی کردووە و چۆتە شوێنی دیکەش ئەو بە شێوەیەکی ڕاشکاوانە کار دەکات بۆ پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان کوی من کردومە لە ڕابردوودا بۆیە هەموو ئەو هێزە سیاسیانی کەوا هەن لە هەرێمی کوردستان لە پەیوەندیی باشدان لەگەڵ ئەمریکا و ئەمریکا هەوڵەدات کەوا گوتارێکی یەکگرتووی هەبێت لە ناو هەرێمی کوردستاندا کە بە جۆرێک لە خزمەتی موقع و پێگەی هەرێمی کوردستان بێت لە بەغداد واتە من ناڵێم کە بابێن و یەکگرتوو بن لەسەر هەموو پرسێک وەکو پارتی و یەکێتی و لایەنە سەرچەکانی دیکە بەڵام دەبێت ئەمانش پێگەی خۆیان بێزکەن لە بەغداد لەم ڕۆژەوە ئەمریکا هەوڵی خۆی داوە چکە یەکگرتووی ئەمریکا کوردەکان لە بەغداد زۆر ئاسانترە بێت بۆی کە بەغداش مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات چکە دەزانێت کە گوتارەکە چییە بۆیە لەم چوارچێوەیەدا من پێم وایە کەوا ئەگەر کوردەکان یەکگرتوو بن دەتوان مافەکانیان پارێزراوتر بێت دەتوان باشتر داخۆکی لە داواکانی خۆیان بکەن دەتوان باشتر داوای جێبەجێکردنی دەستور بکەن و من لە هەڵبژاردننی ڕابردوو شاتۆزێک بینیم کە جۆرێک لە سەرکەوتن هەبوو بۆ هەرێمی کوردستان و خەڵکانێکی زۆرش هاتنە پێشەوە و ڕێکەوتنێک هەبوو لەسەر ئەوەی کەوا چۆن هەنگاوەکان بەهاوێژێتە بەرەو پێشەوە لەگەڵ بەغدادا بە تایبەتی لە هەڵبژاردننی سەرۆکۆمار و جێگری پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان تا ئەندازەیەک بارودۆخێکی تازە هاتە پێشەوە بۆیە من ئەڵێم کەوا هەندێک لەو بارودۆخێکەوە ئێستاکە هەیە لە نێوان سونەکان و لەوان کوردەکان پێویستە بە یەکگرتوویەک هەیە ئەگە کوردەکان بێن و لەسەر کۆمەڵێک بنەما مامەڵە بکەن بە شێوەیەکی یەکگرتووانە لەگەڵ عێراق لەوەی کە کەسێکیان هەبێت بۆ سەر کۆمار بە شێوەیەکی یەکگرتووی و دەبێت ڕێکەون لەوەی کە چۆن لەگەڵ بەغایە مامەڵە دەکەن و چۆن گفتوگۆ دەکەن لەسەر ئەو پرسانی هەڵواستراوە لە نێوان هەردوولادا ئەمە بۆ ئەوان زۆر باشترە بێت زۆر توان دەستکەوتی باشتریان هەبێت و زیاترش هەرێمی کوردستان ئارامترە بێت و هەروەها من ئەمەوێ بڵێم کە هەرێمی ئەمریکا بەردەوام بێت لە هاوکاریکردنی کوردستان بۆ پێشمەرگە و ڕاهێنانیان پێ دەکات و هەروەها بۆ هێزەکانی سوپای عێراقش دەکات بەڵام ئەمریکا پاڵپشتی هەرێمی کوردستانەکە و لە ڕابردووە کۆتی لە ئێستاشدا هەر بەردەوام و لە داهاتوشدا بەردەوام دەبێت زۆر باشە لە دەستپێکی جوڵاندنی شەقام لە دژی پێکێنانی حکوومەتی نوێ لە عێراقدا کورد جۆرێک لە بێدەنگی هەڵبژاردووە و تا ئەم ساتەش کە ئێمە گفتوگۆی تێدا دەکەین هیچ بڕیارێکی فەرمی لەسەر ئاستی هێز و لایەنە سیاسی کوردیەکان نەدراوە وەکو بڕیارێکی یەکلاکەرەوە بێ ئایا ئەم مامەڵەی کورد مامەڵەیەکی تەندروستە لەم دۆخە سیاسی عێراقدا؟ بەڵێ من بەپیت ئەزمموی خۆم لە 5 ساڵی ڕابردووکە لە عێراقدا بوومە و وەکو باڵوێز کارم کردووە بۆ 2-3 ساڵ من دەڵێم کاتێکە دێتە سەرپرسی پێکەنانی حکوومەت لە بەغدا کوردەکان و سەکردەکانی کورد حەز دەکەن چاوەڕێکەکەن بزانن کە وا شیعەکان چ بڕێرەکەدەن و چی هەڵەبژێرن بۆ سەرۆکە وەزیرات هەمیشە تەمەشا ئەواکەن بزان بگەن بە چ هەنگاوێک پێشەوەی ئەمان هەنگاوێکی پێشوەختە بەهاوێژن بۆیە ئەمەش وای کردووە کە وا بەجێ جوەکان هەرێمی کوردستان و سەکردەکانی هەرێمی کوردستان ناتوانن ڕاستە و خۆ بەشدار بن و بتوان کاریگەریان هەبێت لەسەر پێکەنانی حکوومەت چکە چاوەڕێکن تاوەکو شیعەکان ڕێک بکەون بۆیە لەم ڕۆوە پێویستە هەرێمی کوردستان ئەگە ئەوێتی کاریگەری زیاتر بێت پێشوەختە دەست پێشخەری هەبێت و هەروەها هەوڵ بدات کەوا پێشنیازاتی جیاوازی هەبێت بۆی بتوانێت کاریگەری هەبێت ئەگەر بێت و هەرێمی کوردستان هەر چاوەڕێی شیعەکان کا بۆ یەک بگرن بۆی کە کاندیدێکیان هەبێت یا خێشەیەکانیان چارەسەر بکەن ئەمە هەم پرۆسکە تاخیرەکە هەمش ڕۆڵی هەرێمی کوردستان لاواستر دەکات وەکو دەبین ئێستاکە شیعەکان تاوەکو ئێستا دابەشی دوو بەشی گەورە بوونە یەکیان مالکی سەکردایەتی دەکات یاخود ئێران سەکردایەتی دەکات لایەنێکشیان سەدەر سەکردایەتی دەکات و هەرێمی کوردستان تاوەکو ئێستاکە هیچ ڕۆڵێکی نەبینەوە لەم دابەشکاریەدا لەناو ماڵی شیعەدا و بۆیش ئەبینین کە پرۆسەکە تاوەکو ئێستاکە بە خراپی بەڕێوە دەچێت چکە شیعەکانش بۆ خۆیان متمانیان بێکتری نییە بۆیە هەرێمی کوردستان بە ڕۆڵی هەبێت لەم ڕۆ بەڕێز دۆگلاس ئەوەی کە ئێستا لە عێراقدا ڕوودەدات تەنها کێشەیەکی نێوخۆیە یاخود نەخێر وڵاتانی ناوچەکەش مەبەستە وڵاتانی ئیقلیمە بە ناڕاستە و خۆ بەشدارن تێیدا و پشکیان هەیە
بەڵێ بەڕاستی ئەوەی کەوا ئێستاکە دەیبینین زیاتر ململانەیەکی ناخۆییە بەڵام بە دڵنیایەوە هەندێک دەوڵەتی دراوسێ هەن کەوا پاڵپشتی لایەنێکی دیارەکراوەکەن لە ناو بەغدا لە پرۆسی سیاسیدا وەکو ڕوونە کە ئێران زیاتر پاڵپشتی ئەو لایەنانە دەکات کەوا حەشدی شعبیان لەگەڵدایە یاخود هەندێک هێزی دیاریکراون کە لە ناو چوارچێوەی هەمئانگیدان لەمڕۆوە کە ئێران دەخوازێت سیستەمێکی سیاسی و حکوومەتێک لە عێراقا بێت کە گوێگری و پاڵپشتیکار و جۆڕایەڵی ئێرانە بەتایبەتی گروپانەی کەوا حەجی شعبیان هەیە ئەمریکا لە ڕابردوودا زۆر بەجددی هاتۆتە سەرخەت لەوەی کەوا ئەبێت حکوومەتی عێراق حکوومەتێک بێت کە حکوومەتێکی هەڵوێستی ئەمریکا چی دەبێت لە کاتی دەزوەردانی زیاتردا بەڕێز دۆگلاس؟ بەڵێ ڕۆڵی ئەمریکا لێرەدا ئەوەیە کە هەوڵەدات کەوا ئەکتەرە سیاسەکان کۆبکاتەوە لەسەر یەک مێزی گفتوگۆ وەکو کوردەکان سونەکان شیعەکان و هەموو ئەو لایەنانەی دیکە کە ڕۆڵیان هەیە بۆی تێبگەن کەوا باوردەخی ئێستا هەستیارە و پرۆسی سیاسی تا ئەندازێکی زۆر ناسەقامگیرە دەبێت بەپێی دەستور حکوومەتێک دروست بکرێت لە بڕی ئەوەی کە ئەوان بێن ململانی یەکتری بکەن زیاتر پشتی یەکتری بشکێنن و مامەڵە بکەن لەگەڵ دەستێوەردانە دەرەچەکان ئەوە ئەبێ بۆ خۆیان ڕێگەیەک بدۆزنەوە کەوا حکوومەتێکی بەرهەمهێنەر دروستکەن کە تایدا خزمەتی هەمولایەنەکان بکات لە بەغدا و لە هەرێمی کوردستان و بۆ ناوەڕاست و سونەکانیش بۆیە بەرپرسیاتێک هەیە لەلایەن هەرێمی کوردستانەوە لەلایەن سونەکانەوە لەلایەن شیعەکانەوە و ئەمریکاش دەبێت زیاتر هەوڵیان لەگەڵا بدا بکە گفتوگویان لەگەڵا بکات بیان هێنێت دیالۆگێکی حەقی دروستکەن کە حکوومەتێکی نیشتیمانی دروستکەن بۆیە پێم وایە کەوا یەکگرتوویی کورد لەم ڕۆ زۆر کاریگەرە دیسان جەختی لێ دەکەمەوە پێویستە کەوا یەک مووقعیان هەبێت یەک گوتاری یەکگرتویان هەبێت و ئەمریکاش پاڵپشتی ئەمە دەکات لەوەی کەوا هەرێمی کوردستان خاوەن گوتارێکی یەکگرتوو بێ بۆی بزانێت چۆن ئەچێتە پێشەوە چۆن مامەڵە لەگەڵ لایەنەکانی دیکە دەکات لە عێراق. زۆر باشە بەڕێز دۆگلاس سەدر یەکێک لە داواکاریەکانی گۆڕینی سیستمی سیاسی لە عێراقدا کە بەڕێزی شت ئاماژە بۆ کرد کەواتە پرسیارەکە ئەوەیە عێراق پێویستی بە چ جۆرە لە سیستمی سیاسی بەڕێوەبردن هەیە؟ بەڵێ من وەکوتم ئەمە پرسیارێکی قورسە من دڵنیانیم لەوەی کە بە چ جۆرێک وەڵامی ئەمە بدەمەوە یاخۆ چه سیستمێکی سیاسی بۆ عێراق تەندروستە لە ئێستا یاخۆ سەدر حەزی بە چییە بەڵام ئەزموونی کە بەڕێستان هەتانە دەتوانی وەڵامان بدەیتەوە. بەڵێ لێرەدا ئەوەی کەوا سەدر دەخوازێت کە حکوومەتێکی بێت کە هەموو لایەنێک تێدا بەشدار نەبن بەڵام ئەوەی کە من دەیبینم کەوا کە حکوومەتێک پێویستە بە ئێستا بۆ عێراق کە حکوومەتێک بێت بەژەوندی عێراق لە بەرچاو بگرێت و لەلایەن عێراقیانەوە دروست بکرێت و هەوڵ بدات کە شەڕی گەندەڵی بکات و هەوڵ بدات ئابووری عێراق بەهێز و پێش بخات و هەروە هەوڵدات هەماهنگیشی باشی لەگە هەموو لایەکە بێت نەک حکوومەتێک بێت لە دەستی ئێران دروستکرا بێت ئەوەی کە زەڕورە پێویستە بۆ عێراق ئەوەیە کە حکوومەتێک دروست بکرێت لەسەر بنەمای دەستور وەکوی کەیسە دەرەکەوێت کە عێراقیان تا ئێستا شکستیان لەوە بتوانن ئەم حکوومەتە دروست بکەن بەڵام ئەم پرۆسەی کە دەچێتە ڕێوە دەبێت ئۆتۆنۆمیەکی سەرەکی هەرێمی کوردستان بوونی هەبێت هەرێمی کوردستان دەسەڵاتە حەسرەکانی خۆی دیاریکراوە بێت و بتوانێت ڕۆڵی خۆشی هەبینێت لە بەغداد و هەروەها دەبێت حکوومەتێک کاریگەر بێت بە جۆرێک جیاوازی نەکات لە نێوان پێکهاتەکاندا بۆیە ئەوەی کەوا ئێستا سەد ڕۆژ هەیەی کە ئێستا شەڕی گەندەڵێکە وەکو ئەڵێت من شەڕی گەندەڵی دەکەم ئەمەش خاڵێکی گرینگە. زۆر باشە دوا پرسیار بۆ بەڕێستان لە ماوەی ڕابردوودا بینیمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق سەرۆک وەزیرانی عێراق و نەتەوەی گرتوەکان دەست پێشخەریان کرد بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی عێراق بەتایبەت لایەنە ناکۆکەکان لە چوارچەوەی هەماهەنگی و موقتەدا سەدر بۆی بێنە سەر مێزی گفتوگۆ بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە ئایا پێتان وایە ئەم دەست پێشخەریانە لە داهاتوودا ئەنجامی دەبێت ئەگەر نەخێر دەبێت چی بکرێت بەتایبەت مەبەستم ئەوەیە کە کۆمەلگەی نێودەوڵەتی و بەتایبەتتر ئەمریکا دەبێت چی بکات چه هەنگاوێک بنێت؟ بەڵێ بەڕاستی کۆمەلگای نێودەوڵەتی پێویستە بەردەوام بێت لەوەی کە فشاری سیاسی بکات لەسەر حزب سیاسەکانی عێراق بۆ ئەوەی کەوا کۆ ببنەوە دیالۆگکان تاوەکو حکوومەتێک دروستکەن ئەم حکوومەتە لەسەر بنەمای ئەم هەڵبژاردنەوەی 2021 بێت یاخۆ ڕێکەوتنێکی نوێیەکەن و حکوومەتە دروستەکەن بەڵام دروستکردنی حکوومەتێک زۆر پێویستە لە ئێستا بۆ عێراق ئەوەی کە من دەیبینم بە جرێک لە جۆرەکان بارودۆخی عێراقی ئێستا ئەوەیە دەخوازێت کەوا
هەموو لایەکان ڕۆڵیان هەبێت سەدر ئەو دەخوازێت حکوومەتە دووسکە کە خۆی سەکرداتی بکە بەڵام لایەنەکانی دیکەی لەگەڵدانێن و هەروەها دەستوری عراقش ڕۆژەی دەستیشان کردەوە بۆ پێکەنانی حکوومەت بۆیە ئەوەی من دەیبینم کە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی پێویستە هاوکاری سیاسەتمەدارانی عراق بکات بۆ ئەوەی کە بتوانن ڕێگە چارێکی نوێ بدۆزنەوە ڕێگە چارێک کە تێدا قبولکراوە بەلایەن هەموو لایەنەکان بۆ پێکەنانی حکوومەت و ئایا ئیتر چوارچەوەی هەمانگی بەشدارە بێت یاخود بەشدار نابێت بەڵام ئەبێت لە سەربنەمای دەستور بێت بۆیە لەمڕۆوە یەکگرتنوویەکی پێویست لە نێوان هەموو لایەنە سەرچەکانی عراق پێویستە ئەگەر یەکگرتوو بن بە ئاسان توانن حکوومەتە پێک بێنن بەڵام کەی سێگرتوونین باردۆخە ئاڵۆزە بۆیە دەستێوەردانێکی نێودەوڵەتی یا هاخود هاوکارێکی نێودەوڵەتی زۆر گرنگە لەسەر بنەمای دەستور بتوانن باردۆخە ڕزگار بکەن و بەرەو قۆناغێکی باشتری ببەن لە داهاتووکی نزیک. بەڕێز دۆگلاس سلمان باڵۆزی پێشووی ئەمریکا لە عێراق سوپاس بۆ شرۆڤەکان و بەشداریکردنت. Thank you very much. باسی ڕۆژمان پێشکەشکردن ئێوە شەرشاد بن.